تکای خوێنی شەهیدانتان لێکەم. ئەم وەزعە ئەهوەن کەینەوە بە گریان و تکا و پاڕانەوە هەر چۆنێک بێت مامۆستایان بایکۆتیان شکاند و خوێندنی ئەمساڵ تەواو کرا. ئەگەرچی حکوومەت بەڵێنیدا هەر 30 ڕۆژجارێک مووچەی مامۆستایان بدات، بەڵام ئەوە 45 ڕۆژ تێپەڕیوە و هێشتا مامۆستایان مووچەی مانگی چواریان وەرنەگرتووە. ئەوەش کاردانەوەی یەکێتی مامۆستایانی لێکەوتەوە. ئێستا خەڵکی شەڕی داعش پیا بێتەوە دیسان پێشمەرگا هێناوەتەوە پێشەوە عینیش لەگەڵ مامۆستا و وەزارەتی پەروەردەی خوێندنی باڵا ئەمە ئەکەن و ئەمە ئەوە ئەسەلمێنەکە ئەمانە بەڕاستی خەڵکیەکەن دەربەتی گوزەرانی خەڵک نایەن، دەربەتی پرۆتەی پەروەردە خوێندن و خوێنەواری نایەن. من قەنەعەتێکی تریشم هەیە، ئەوان بیانێت تۆڵەی لە مامۆستایان بکەنەوە، بە تاتی مامۆستایان لە زۆربەی دەڤەرەکان هەتا بە دەڤەری هەولێر و بادینانیشەوە خۆپشاندان و نەڕەزاییان دەربەری و بایکۆتیان کرد، بیانێت کە بیانێ ئیرادەی مامۆستاتێک بشکێنن و بڵێن بە مامۆستای تر خۆپشاندان سوودی نییە و بایکۆت کەڵکی نییە. لە بەرامبەر نیگەرانی مامۆستایان و دواکەوتنی مووچەکانیان، سەرۆکی حکوومەتی هەرێم دەڵێت گرنگ ئەوەیە 30 ڕۆژجارێک مووچە دابەش بکرێت، بەڵام حکوومەتی هەرێم لیستی نوێی مووچەی ڕاگەیاند و 45 ڕۆژە مامۆستایان مووچەیان وەرنەگرتووە. اینجا دواکەوتن یان پێشکەوتن مهم ئەوەیە بە دڵنیاییەوە، مهم بەنسبەت منەوە ئەوەی کە مهمە، بەنسبەت حکوومەتەوە ئەوەی کە مهمە ئەوەیە کە هەر 30 ڕۆژجارێک معاشێک بدرێتن و حکوومەتیش خاوەنی وعدی خۆی بێت و منیش زەمانم حەزەکەم. سەرڕایەوەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی گرنگیدایە مامۆستایان لا وەرگرتنی مووچەکانیان و وتیشی ئەگەر 30 ڕۆژجارێک مووچە وەرنەگرن دەست لە کار دەکێشێتەوە، بەڵام ئێستا بێدەنگە و لەم حاڵەی ئێستاشدا ئامادە نییە قسە بۆ ڕاگەاندنەکان بکات. بەخۆ پیشاندانەکان گەورە بۆ دڵنیام حکوومەتیش خاوەنی وعدی خۆی بێت و منیش زەمانم حەزەکەم نەدرا واقعیت پێ بڵێم عەیبە من مدیر عام ئەم بەیانامە دەرەکەم. ئەندامێکی سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستانیش پێی وایە حکوومەت دەستیان پێدەکات بە جۆرێک هەر کاتکاری بە مامۆستایان نەما مووچەکەشیان دەخاتە کۆتا وەزارەتەوە. هاوکات وتیشی لەبارەی پێنەدانی مووچەوە کۆبوونەوەی باڵا ئەنجام دەدەن و لە داهاتووشدا لە دادگای فیدراڵی سکاڵای یاسایی لەسەر هەردوو حکوومەتی هەرێم و بەغداد تۆمار دەکەن. و دەبێ وەزارەتەکان تریش پاڵپشتیمان بکەن، نەکەرمانگرتن ئێمە بەڕاستی شکات لە حکوومەت دەکەین لە حکوومەتی ئیتیحادی لە مەحکەمەی ئیتیحادی، چونکە ناگرێ لە بینی بەرداش و ململانی سیاسی حکوومەتی بەغا و حکوومەتی هەرێم فەرمانبەران و بە تایبەتی چینی و توێژێکی پەروەردەیی مامۆستایان ببێتە ژێردەستە و بچەوسێتەوە. ئەمە زیاتر لە 3 ساڵە بەم شێوەیە دەڕوە. بەهۆی دواکەوتنی مووچەی مامۆستایانەوە دوور نییە ناڕەزایەتیەکان سەر هەڵبدەنەوە و مامۆستایانیش هەڕەشەی کاردانەوەی تون دەکەن. بۆ شکاندنی بایکۆت و دەستپێکردنەوەی دەوامی خوێندن بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی گرنگیدایە مامۆستایان کە دەست بە دەوام بکەنەوە و هەموو 30 ڕۆژجارێک مووچەیان پێ بدرێت، بەڵام ئەم بەڵێنەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی تا ئەو کاتە کاری پێکرا کە پرۆسەی خوێندن بە شێوەیەکی فەرمی کۆتایی هات. لە ئێستاشدا کە پرۆسەی خوێندن پشووی تێکەوتووە، مامۆستایان مووچەیان وەرنەگرتووە و تەنانەت ناوی لیستەی مامۆستایانیش لە لیستی یەکەمی مووچەدا داننراوە. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.